يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە وتاری جومعەی ڕابردوودا باسی دڵشکانمان کرد. وتمان یەکێ لە قسە جوانەکانی پێشینانی کوردی ئێمە ئەو پەندەیە کە دەڵێن کەعبە بڕمێنە دڵێک مەشکێنە. کەعبە بەو گەورەی خۆیەوە کە قیبلەی هەموو مسلمانانی ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم، ئەگەر ئینسان بە پاچ و خاکەناز بچێ بیڕوخێنێ هێشتا ئەوە ئاسانترە لەوەی کەوا دڵی ئینسانێک بشکێنێ، چونکە ئەوە بینایەکە دەتوانرێ جارێشکە جوانتر لەو شێوەی پێشووی بە مەوادی باشتر دروست بکرێتەوە. بەڵام دڵ و هەست و سۆز و ناخی ئینسان کەشکا ناتوانی جارێشکە دروستی کەیتەوە. بۆیە هەر کەسێک لە ئاستی خۆیەوە بە شێوازێک سەیری دڵ دەکا. یەکێ دەڵێ دڵ گۆشت و خوێنە، لە ڕووی فیزیکیەوە ئاوا سەیری دەکا. یەکێکی تر کە هەموو ژیانی هەر خەم و کەسەر بووە، ئەگەلەی بپرسی ئەرێ دڵ چییە؟ ئەڵێ وەڵڵا دڵ جێگەی خەمە، من هەمیشە ئەم دڵم بە خەم بووە لە ژیانمدا. بۆ کەسێک کە عاشق بێ، خۆشەویستی کەسێکی لە دڵا بێ، ئەڵێ دڵ جێگەی خۆشەویستیە. بۆ کەسێک کە نەگەیشتی بێ بە ئاواتەکانی، بۆ نمونە قوتابیەکە هەر لە قۆناغی ئامادەییەوە حەز و خولیای بە بەشێکی دیاریکراوی خوێندن بووە، بەڵام بەداخەوە بەهۆی سیستەمی سەقەتی پەروەردەی وڵاتەکەی خۆمانەوە ئەم ئینسانە ناتوانێت بگات بەو بەشەی کە دڵخوازی خۆیەتی و لە بەشێکی تر وەردەگیرەیە کە بە ناچاریەوە دەبێ مل بداتە بەر ئەو خوێندنە. کەسێکی تر کەسێکی خۆشویستووە و بەنسیبی نەبووە، کەسێکی تر لە قورعەیان ناوی دەرنەچووە بۆ ئەوەی کەوا شتێک بەنسیبی ئەو بێت. لەمانە بپرسە کە بە ئاواتیان نەگەیشتون، بڵێ دڵ چییە؟ ئەڵێ دڵ گۆڕەستانی ئارەزوەکانە. بۆ کەسێکیش کە چاکەیەکی زۆری لەگەڵ کەسێکا کردووە، لە دەمی خۆی و ماڵ و منداڵی گرتوویەتیەوە و خستوویەتی دەم و گیرفانی ئەوەوە، دڵسۆزانە کاری لەگەڵا کردووە و هەڵوێستی ئینسانی و موسڵمانەتی بەرامبەر نواندووە، بەڵام لە ئەنجاما سیر دەکا فڵان کەس هیچی ئەم چاکانەی لە بەرچاو نییە، ئەویش سیر دەکا ئەم هەموو دڵسۆزی و ئیخلاس و چاکە و پیاوەتی و مەردایەتی من لەگەڵ فڵان کەسە کەچی ئەو هیچ منەتی پێی نییە و هەر نامناسێ. ئەگەر لەو بپرسی ئەرێ دڵ چییە؟ دەڵێ دڵ جێگای خنکانی چاکەکانە. ئەوە لە دڵما ئەو کەشتی چاکەیە غەرق بوو. بۆیە زۆر جار ئینسانەکە ئەگەر زۆر ئیماندار نەبێ واز لە چاکەکردن دێنێ. هەر لەبەر ئەمەشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە مەقولەیەکیشە کە لەو حەدیسە وەرگیراوە دەفەرمێ ئەگەر دەستت کورد بوو بۆ بەخشین، با زمانت درێژ بێ بۆ سوپاسکردن. ئەگەر کەسێک چاکەی لەگەڵا کردی و نەتوانی بە مقابلات چاکەی بدەیتەوە، دەستت کورد بوو، با زمانت درێژ بێ بۆ سوپاسکردن و ستایشکردنی، با هەست بکە کە چاکەکەی لەبەر چاوە. ئەو شتەی کەوا دڵی ئینسان دەشکێنە خۆشەویستانم، ئەو شوشەی دڵە بە چی دەشکێ؟ بە زمان. بە یەک قسە دڵی ئینسانێک گوێران دەکەی ئاگەر لە خۆن نەبێ. بۆیە زانان و حەکیمان فەرموویانە زامی شمشێر ساڕێژ دەبێت، بەڵام هەرگیز زامی قسەی ناخۆش لە دڵدا ساڕێژ نابێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی قسەیەک داوای لێبوردنی لە دوا بێت مەیکە. عەلی کوڕی بەکار فەرموویەتی هەموو شتێک بە دەرگایەکی لەسەر داخە ژوورەکە تەواو دەبێ، بەڵام خوای پەروەردگار دوو دەرگای لە پێش زوان داناوە، دانەکان و لێوەکان. ناپلیۆن کاتی خۆی قسەیەکی زۆر جوانی کردووە، وتوێتی کەمزانین و زۆر وتن وەک نەداری و زۆر خەرجکردنە. هیوا هەیە نەزانە لە قسەکردنە، لەگەڵ ئەو نەزانیەشە دوول لە ڕووی جەنابەتان زۆر بڵێشە، زۆر دەڵێ. جا ئینسانی نەزانی زۆر بڵێ وەکو ئەو کەسە وایە 50,000 پێیە، بەڵام دەچێتە بازار بای 500,000 شت دەکڕێ،
لە ئەنجامە 450 لەسەر قەرزار بووەتەوە. ئەو کەسانەی کەوا نەزانن لە قسەکردنا و زمانی خۆشیان ناگرن و بەڕاست و چەپا قسە فڕێدەدەن، ئەوە زۆر لەسەری قەرزار دەبنەوە، چونکە قەرزار بوونەوەکەیان ئەوەیە بەم نەزانی و زۆر بڵێیە دڵی زۆر خەڵکیان لە خۆیان ڕەنجاندووە. ئێمە لە ژیانی دنیادا لەگەڵ ئەم کەسانەدا زۆر تێکەڵاو دەبین، زۆر بەریەککەوتنمان ڕوودەدا، بۆیە دەبێت لە پێش هەموو کەسەوە وریای ئەم کەسانە بین کە دڵیان نەشکێنین. وتاری جمعەی ڕابردوو هەندێکمان لەسەر باس کرد، ئیشاءڵڵا ئەم جمعەیە بابەتەکە زیاتر شی دەکەینەوە. یەکەمیان دایک و باوکت. هیچ کەسێک نییە ڕۆژگارێک لەگەڵ دایک و باوکیدا نەژیا. خوای پەروەردگار باسی حاڵەتێکی تایبەتمان بۆ دەکا کە لەم وەختەدا زۆر ئاگال لە دڵی دایک و باوکت بێ. إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما. سيري والشيء الناس كي قرآن كان إما يبلغن كاتك كوا دايكو باوكد عندك سيري والشيء عندك كان للاي توبون دايكو باوشك للاي تو نبي أو بريك وتنرجع نرونادا خواباسی ئەو مووقیفەمان بۆ دەکا دایک و باوچێک لە لای تۆ دەژین لە ژوورێکە ساڵ 12 مانگ بە یەکەوەن لە خانوویەکە. باوکو دایکەکەش حاڵەتەکەی قورئان باز دەکا کێیە؟ گەنجنین ئەلکیبەرە تەواو چوونە تەمەنی بە ساڵاتچوویەوە. ئەم ئاەتە تایبەتە بە دایک و باوکێکی بە ساڵاتچووی لێکەوتوو تازە وەکو جاران کەسابەتیان پێ ناکرێ، تازە وەکو جاران پاک و خاوێنی خۆیان پێ ناپارێزرێ، تازە وەکو جارانی گەنجەتی خزمەتی جەستەی خۆیان پێ ناکرێ. لە لای چێن عیندەکە ئەی ئەولاد کوڕی یان کچی خوا دیاری نەکردووە. زۆر کەس وا دەزانێت دەبێت دایک و باوک هەر کوڕ خزمەتی بکە، نەخێ قورئان دیاری نەکردووە لای کوڕ بێ یان لای کچ بێ، عیندەکە لە لای تۆیە. ئەگەر لە لای تۆ مایەوە لەو تەمەنی و بە ساڵات شوێدا ئاگال لە چی بێ؟ ئاگال لە زمانت بێ بەرامبەری. پێی مەڵێ ئۆف لە دەستت، چونکە لەو کاتەدا معەڕەزە بەوەی دایک و باوک خالقی ئەرز و ئاسمان ناسیوێتی مرۆڤەکانی بەندەکانی خۆی، دایک و باوک وەکو مناڵی لێدێتەوە. زۆر ڕەفتار دەکات ناچار دەبی پێی ناڕەحەت دەبی، زۆر قسە دەکات دەڵێ خۆزگە نەتکوتایە، زۆر بۆ شوێن دەچێڵێن نەچوویتایە. لەم کاتەدا ئاگال لە زمانت بێ پیا هەڵمەشاخێ وەقل لەهما قەولا کەریما. کام قسە قەولەن چی؟ کەریمە، کام قسەی زۆر بەڕێزە ئەوە هەڵبژێرە بەرامبەریان، چونکە دڵیان زۆر ناسک بووەتەوە. ئاگال لە دڵی ناسکی دایک و باوکت بێت لە پیریدا کە لە لای تۆن و لە لای تۆ ژیان دەگوزەرێنن، ئاگال لێی بێ. بۆیە زۆر جار وتومانە ئینسانێک کەوا دایک و باوشی بە پیری کەوتنە لای و پەککەوتە بوون، مەڵێت من دایک و باوکم لەلا من، بڵێ من لە خزمەتیاندام، مەڵێ من بە خێویان دەکەم، بڵێ من هێشتا لە خزمەتیاندام، چونکە ئەم قسەیەش دڵی پێی دەشکێ. دایک و باوک ڕێزێکی تایبەتیان هەیە لە ئیسلامدا، بە تایبەتی دایک. لەسەر وشەی دایک شعرێکی مامۆستا هێمن خوڕشیدی شاعری لاوم خوێندەوە لە دیوانە شعریەکەی خۆیدا بە ناونیشانی دیوانی شوشە. لە دیوانی شوشەدا ئاوا وەصفی دایک دەکا کە چەند وشەیەکی زۆر جوانە. بەبیرم دێ منداڵێک بووم گریە و زاریم دڵی گەرمی تۆی دەهەژاند، تەنها لەبەر خاتری من هەتا وەکو دەمە و بەیان نەدەخەوتی و بێشکی گەرمی منی کۆرپەی خۆت ڕادەژاند. بەبیرم دێت کە نەخۆش بووم لە سنگتدا نەخۆشیم لە یاد نەدەما، هەر کاتێکیش لە سەفەر دەگەڕایتەوە لە خۆشیاندا بەرەو پیرت هەڵدەبەزیم دەم کرد بەلەنجە بە سەما. ئەو کەسەی بەخۆشی خۆت بۆ خۆشی من تاڵاوی ژینت نامۆ کرد، هۆ ئەو دارەی لە سایدا حەسامەوە و ئەی ئەو باخەی بە خواردنی بەر و بوومی گەشامەوە. بە چ وشە و بە چی ئاوازێک، بەس کام سەمفۆنیا و بە چ ڕازێک من دەتوانم هەتا مردن بدرکێنم دڵۆپێک لە دەریای قەرزت، کەی دەزانم بهۆنمەوە هۆنراوەیەک کە بتوانێت بگات بە چیای گەورەیی و سەری بەرزت. تەنها ڕۆژێک ئازاری تۆ بەقەد هەموو ژیانی من ئازار و ناسۆری تیا بوو، جوڵە و کردەوە و هەموو وتە و قسەکانت گەورەتر
لە شاخ و چیا فراوانتر لە دەریا بوو وتەکانت گەوهەر ئاواتیە پێی بگات گەورەترین فەیلسوفی ئەم جیهانە ئاواتە خوازە تێی بگات لە کاتێکا لێم نزیکی هەز بە جوانی کاڵات ناکەم لە کاتێکا لە پەناما وەستاویت و لە سێبەرت دادپۆشیوم هەز بە بەرزی باڵات ناکەم کەچی کاتێک کە لێت دوورم دەزانم تۆ چەندە گەورەی دەزانم تۆ چەندە بەرزی تێدەگەم بەندە قەرزار و جەنابیشت خاوەن قەرزی تێدەگەم تۆ لە نێوانی من و بەدبەختیە مەرزی لێم قبولکە چونکە چیا لە کاتێکە نزیکی بیت وەکو کاتێک کە لێی دووری هەز بە گەورەی ئەو ناکەی گەورەی تاک و تیشکی ڕۆژ نەبینی هەز بە تاریکی شەو ناکەی خاڵی دووەم ئەو کەسەی بە زۆرترین بەریەککەوتنە لە ژیانە لەگەڵیا دەبێ و ئاگاداری دڵی بە مەیشکێنە هاوسەری ژیانتە ئاگادار بە هاوسەرەکەت بە چ شەیەک ناڕەحەت دەبێ مەیڵێ بە هاتوچۆی چێ دڵگران دەبێ خۆتی لێ پارێزە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی خەیڕکم لئەهلیه وأنا خەیڕکم لئەهلی باشترین مسلمان ئەو کەسەیە بۆ خاو و خێزانی خۆی باشە و من باشترین کەسم بۆ هاوسەری خۆم بە قسەیەکی خۆش دەتوانی دڵی هاوسەرت خۆشکەی بە قسەیەکی ناڕەحەت و زبریش دەتوانی شوشەی دڵی بڕوشێنی ئەو کەسەی کە هەموو ژیانت لەگەڵ ئەوە بەسەر دەوێ و ناتوانی لێی جیابیتەوە هاوسەرەکەتە زۆر ئاگاداری بە زۆر جار ئێمەی پیاوان کەم تەرخەم دەبین لە دەربڕینی وشەیەکی خۆشەویستی بەرامبەر بە هاوسەرانمان کاتێک کە ئەوە دەبیستێ بەلایەوە سەیرە پیاوێکەیە دکتۆر خالید المەنیف پسپۆڕی ڕاوێژکاری پەیوەندی خێزانیەکان دەورەیەک بۆ پیاوان دەکاتەوە کە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا ئەم دەورانە نین هەر دەوری فێرخوازی زمانی ئینگلیزی و فڵان و فێرکردنی قورئان و ئەمانە هەمویان پیرۆزن بەڵام زۆر زەرورە لە هەر شارێکە لە هەر شارۆچکەیەکە ناوبەناو دەورەیەکی خول بکرێتەوە بۆ پیاوان و ژنان چۆن ڕەفتار لەگەڵ هاوسەرەکەتدا دەکەی ئێمە هێشتا و دەرسەمان نەخوێندووە هەر کەسە بە عەقڵی خۆی لە باب و داچەوە چۆن فێر بووە کۆمەڵگای چۆن بینی و ئاوا ڕەفتار دەکەین ناشگەڕێینەوە بۆ دینەکە بەڵام ئەمانە زەرورە ئینسان بەشداری خول بکات کە لە زۆربەی وڵاتانی وەکو مالیزیا و چەند شوێنێکی تری دنیادا هەیە و خەڵک سوودمەند بۆ لێی ئەو دکتۆر خالید منیفە کە دەرسی بەو پیاوانە دەگوت کە هەموو ژن و منداڵیان هەبوو وتی کاکە دەرسی ئەمڕۆمان کردداری عملیە وتیان باشە وتی چیتان پێ بڵم دەبێ بیکەن پیاوەکان وتیان باشە وتی موبایلەکانتان دەرێنن نامەیەک بنووسن بۆ خێزانتان تەنها چەند وشەیەکە بنووسن خۆشم دەوێی دڵەکەم هەندێک وتیان کوڕە وەڵا عیبە پشتی وا بنووسی من کوڕەکەم تازە ژنیە ناو وتی نام وعدتاندا دەبێ هەمووتان بینووسن دەستیان کرد بە نامەنووسین و هەر یەکە نامەکەی بە نابەدڵیەوە بوو هەیە بە خۆشحاڵیەوە هەیە بە زەختەوە ڕەوانەی کرد بۆ هاوسەرەکەی دانیشتن و پۆل بێدەنگە لە کتوپڕا زەنگی موبایلەکان لایاندایە و وەڵامی نامەکان هاتەوە ئەوەی دکتۆر خالید دەڵێ ئەوەی سەرنجی ڕاکێشەمەیەکیان نووسی بووی بەخوا هاوسەرەکەم من تۆم زیاتر خۆش دەوێ بەڵام خۆزگە پێشتر ئەم هەستت بۆ دەربڕیمایە ئەنی چەند ساڵە ئێمە هاوسەرین یەک گوشەیەوام لە تۆ نەبیستووە بڵێ خۆشم دەوێت دڵەکەم یەکیش تران بۆی نووسی بەوە پیاوەکە خێرە خۆ هیچ ڕووی نەداوە شکو سەلامەتی بەلایەوە عەجیب بوو ئەم نامەیە لە کتوپڕە یەکێکیان نووسی بووی دەترسم نەخۆش بی خۆ لە نەخۆشخانە نی زەختەکەت باشە چوارەمیان بۆی نووسی بووی ئەوە چییە دەڵێ موبایلەکەت دزراوە خوا بکەم ئەم نامەیە لای کەسێکی ترەوە نەبێ چونکە پێشتر قسەیەکی ئەوەی لێ نەبیستووە بەلایەنەوە سەر سوورمان بوون ئێمە دەتوانین بەیە بەم هەموو موبایلی کە بەکاردێ هەمووی بێسوود دەتوانی ئاوە بە سێ وشە خۆشم دەوێت دڵەکەم لە سەفەرێکای لە شوێنێکای درەنگ چوویتەوە بۆ ماڵەوە هەموو برینەکان ساڕێژ دەبن هەموو دڵشکاوەکان چاک دەبنەوە دووریەکان نزیک دەکەونەوە خوشکی بەڕێزیشم دەتوانێت ئاگای لە دڵی مێردەکەی بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خەیر نساء ركبن الإبل صالح نساء قريش أحناه على ولد في صغره وأرعى على زوج في ذات يده لبخاري مسلم فرمودك هاتوا سرور فرموي باشترين ئافرەتانی قڕەیشن کاتێکەوە دوو صفەتیان تێدایە یەکەمیان دڵسۆزن بۆ منداڵی ساوە زۆر دایکێکی میهرەبانن بۆ منداڵی ساوای خۆیان
دووەمیشیان زۆر ئاگاداری دڵی مێردن لە کاتی دەستکورتیدا. ئەها باسی چی کرد خوشکە بە ڕێزە مسلمانەکەم، ئەو کاتەی پیاوەکەت دەستکورتە هەژارە نەدارە بە تایبەتی وەکو زلوفێکی ئێستا لە بێموچەیدا لە زوڵمی حکومەت لە میلەتەدا کاتێک کابرا چەند شوێن دەکا بەڕاستی ناتوانێت وەکو پێداویستیەکانی ژیان بۆ خێزانەکەی دابینکە. ئەینە هیچ پیاوێک نییە دڵنیابن خوشکانی بەڕێزم دڵسۆزترین کەس نەبێ بۆ ماڵ و منداڵی خۆی، بەڵام کاتێک کە نەبێت لەکوێی بێنێ ئالەم کاتەدا گەورەی ئافرەت دەردەکەوێت ئاگای لە دڵی مێردەکەی بێ لە وەختێکا کە دەستکورتە دڵی نەشکێنێ بەچی بەراوردی مەکە بە براکەی. براکەت چۆنە و ماڵی ئەوان چۆن و ئێمە چۆنین، ئەوان چوون بۆ چۆ ئێمە نەچوین، دراوسەکەمان ئەوەی کڕی و ئەوای کڕی و ئاوای کرد و ماڵەکەیان گۆڕی و سارەکان وا لێ کرد و ئەم بەراوردکاریانە بە مێردەکەت مەکە بە براکەی بە ئامۆزاکەی بە خزمەکەی بە دراوسەکەی، چونکە دڵی پێی دەشکێ. نەخێ بڵێ شکر و سابیر دەبین حەمد و سەنا بۆ خوا کە لە خێزانەکەماندا گرنگەوەیە بە یەکەوەین هەموو دنیامان هەیە. ئەگە هەموو دنیامان هەبێ و لە یەکدا ببڕین چتامێکی دەبوو. بەم دوو سێ قسەیە بزانە ئەو پیاوە چەند تۆی لا گەورە دەبێ، چەند خۆشەویستی لەناو ئەم خێزانەدا پەرە دەستێنێ. بەڵام هەر ئەوەندەی بەراوردت کرد کەی ئەمە ژیانە کەی ئەمە حاڵە، ئێمەش وەکو خەڵک بەختمان نەبوو یەکسەد دڵی شوشەی ئەم پیاوەش دەشکێ و زۆر بە گرانیش ئەگە دەری نەبڕێت چاک دەبێتەوە. ئاگاداری بە. سێمیان لەگەڵ منداڵەکەت ماچی بکە، لە باوەشی بکە، ستایشی بکە، مەدحی بکە. قەت برای بەڕێزم خوشکی مسلمانم لە لای خەڵک باسی خراپی منداڵەکەت مەکە، قەت باسی مەکە. حتا فەرەزنا منداڵێکی تەمبەڵە لە مەکتەبە دەرناچێ لای میوانەکانت مەڵێ کورە وەڵڵا هیچ تیابەستە نییە ئەم ساڵیش دەرنەچوە، نەخێر عوزری بۆ بێنەوە، بڵێ وەڵڵای تەلەبەیەکی زۆر تێکۆشەرە زۆر زیرەکە الحەمدوللا بەس وەڵڵای ئەم ساڵ تۆ سیحەتی باش نەبوو، وەڵای ئەمە وەکە ئەم ساڵ وەکو پێویست نەماتوانی بە دەوریەوە بین، ئەم ساڵ بەهۆی بایکۆت و مامۆستای معاشی نەبوو، یعنی کۆمەڵە عوزر بێنەوە بۆی مناڵەکە لەمە ڕزگارکەی مەیشکێنە لەبەر چاوی میوانەکەدا، مەیشکێنە لەبەر چاوی کەسەکەدا، بڵێ هەر هیچی نییە هیچی تیابەستە نییە بەخوا زەحمەتت بێتە هیچەوە پاریش دەرنەچوو ئەوە چەند ڕەفیقەکانی بوونە شت. ئەم قسانە سوودێکت پێ ناگەیەنێ، تەنها دڵی منداڵەکە لە دەست دەدەی. ئەگەر زانیت منداڵەکانت لە بچووکیدا منداڵی خراپن هار و هاجن یعنی عەجوولن لەم کاتەدا سەبر بگرە چەند ساڵێک خۆڕاگرە تا منداڵەکان گەورە دەبن و عەقڵ و فامیدەیان پێدەشکێ بە شتەکان و چاکە و خراپە لێک جیا دەکەنەوە. زۆر مەچۆ بۆ میوانی، زۆر میوانداری قبوڵ مەکە، با منداڵەکان لەبەر چاوی خەڵکان نەشکێن و ناچار نەبی لەبەر چاوی خەڵکان لێیان دەی، ناچار نەبی قسەیان پێ بڵێ، چونکە ئەم منداڵانە کەشکان چاک نابنەوە. ئامۆژگاری نەسیحەتی کوڕ و کچەکەت بکە کە گەورەیە، هەتا کارەساتەکان ڕوویان نەداوە نەسیحەتی بکە، بەڵام ئەگە کارەساتەکە ڕوویدا مەیشکێنە ئەمجا دڵی ڕابگرە. بۆ ڕوونکردنەوەی بابەتەکە بەسەرهاتێک بۆ جەنابتان دەژێڕمەوە. ئەڵێن کابرایەک هەبوو بە ڕووماڵاتێکی زۆری هەبوو خەڵکی گوند و لادێ بوو، دایمە بە کوڕەکەی دەگوت کوڕم سەروەتی ئێمە ئەمە ڕووماڵاتەیە تۆ شوانی ئاگاداری بە کوڕە شتێکیان لێ بێ و گورگ بیخوا بەخوا پیس دەتشکێنم پیس عەجیب لێ دەدەم لەوانەیە بتکوژم چونکە ئێمە ژیانمان کۆتایی پێدێ. هەموو ڕۆژ ئەم باوکە ئەم قسەی بەم کوڕە دەگوت کاتێک کە لە ئاوایە بەڕێی دەکرد. ڕۆژێکیان زستان بوو بەفرباری بوو دنیا تەم بوو کابرای گەنج کوڕەت گەنجە ماندوو بوو، لەو کاتەدا سەیری کرد نیوەی حیوانەکانی دیار نەماوە، ترازاوە و دیار نین. پەشۆکە ڕای کرد بەم لابە و لادا نەیدۆزینەوە. لە گەڕانەوەدا بۆ ماڵەوە بە چەند شوانێکی وت هەندێک لەمە ڕووماڵات و بزنەکانم دیار نین، وتیان وەڵا لەولاوە گورگ لە ڕانەمەڕێکی داوە لەوانەیە ئەوەی تۆ بێ. دڵنیا بوو کە هەوە بە ترس و لەرزەوە گەڕایەوە بۆ ماڵەوە. خەڵکی کاو هەواڵەیان زانی باوکیشی بە تووڕەی و بە گۆچانێکە و بە ڕووی کوڕەکەی ڕێ وتیان لەوانەیە بیکوژێ. ئەوە هێشتا هیچ نەبوو بۆ وای دەکرد، ئێستا بووە. کاتێک کەوا کوڕەکە بە لەرزینەوە چۆ بەردەمی باوکی پیاوەشی پێدا کرد و ماچی کرد، وتی کوڕی خۆم سپاسی خوا دەکەم ئەلحەمدولیلا کە چانێ بۆ خۆت سەلامەتی، چانێ سەلامەتی بە ئیزنی خوا ماڵی دنیا ئێمە لە نەبوونەوە دەستمان پێکرد جارشکە دروستی دەکەینەوە، چانێ گورگ پەلاماری خۆشتی نەداوە. خەڵکەکە سەریان سوورماوتیان باشە ئەمەل لە چی و ئەوەل لە چی، جاران هیچ نەبوو بوو ئاوات پێدەوت، ئێستا ئاوەمەت حی دەکەی. وتی جاران بۆیە وا سەرزەنشتم دەکرد ڕوو نەدا کە ڕوویدا شکاندنی کوڕەکەم لە بەرچاوی ئەو خەڵکەدا سوودی نامێنێ. تۆش نەسیحەتی کوڕ و کچەکەت بکە بڵێ ئاگەل لە خۆت بێ، بەڵام ئەگە خوا نەخواستە کچەکەت قاچی خلیسکا تووشی هەڵەیەک بوو کە کوڕەکەت قاچی خلیسکا تووشی هەڵەیەک بوو مەی کوژە، ئەوجا وریا بە دڵی نەشکێنی، وریا بە بیهێنەوە سەر خەت بە نەرمونیانی و حەلیمی لەبەر چاوی خەڵکە ئابڕووی مەبە، تۆش مەبە بە یەکێک لە نایارەکانی، سەرەتا وریا بە کە ڕوویدا مەیشکێنە.
چوارەمیان ئەی ئینسان لەو کەسانەی بەریەککەوتنن لەگەڵ یا هەیەی ئاگاداری دڵی خەزورت بە لەبەر چاوی ئەو قسە بە خێزانەکەت مەڵێ لەبەر چاوی باوکو دایکی خێزانت قسە بە خێزانت مەڵێ دڵیان پێی دەشکێ دەچینە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکا کە ئیمامی ئەبوو داود ڕیوایەتی کردووە و شێخ ئەلبانی لە صحیحەدا بە ژمارە فەرموودەی 2901 فەرموویەتی حەدیث صحیح پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ خات و عایشەی خێزانیدا لە ماڵەوە دانیشتون لەو ژوورە پیرۆزەی کە ئەوانەی حەج و عومرەتان کردو خوا بەنسیب ئێمەشیکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ژوورە دانێژراوە عینی هەمان ژوور دەست کرا بە قسە و گفتوگۆی نێوان ژن و مێردێک دەنگ بەرز بووەوە لەو کاتەدا ئیمامی ئەبوو بەکر بەرەو ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهات هل لدوروا فيسمع صوت ابنته عائشة عاليا على رسول الله صلى الله عليه وسلم جوی لێبوو عایشەی کچی تەوا و دەنگی بەسەر پێغەمبەرا بەرز کردوێتەوە هات و هاواری لێ بەرز بووەتەوە ناڕەزایی بەرامبەری دەردەبڕێ ئیمامی ئەبوبەکر لە دەرگایدا چۆ ژوورەوە زۆر تووڕە بوو فەرمووی هەی نەکبەت بە خات و عایشە بە کچەکەی خۆی ئەوە من لە کۆڵانەوە گوێم لێ دەنگت بەسەر پێغەمبەری خوادا بەرز کردوێتەوە نازانی کە بەم کارە لەوانەیە خوا غەزەبت لێ بگرێ توخوا پێغەمبەری خوا پیاوی ئەوەیە کە ئینسان بەرامبەری دەنگ بەرز کاتەوە ئاوا عەزێتی بدا ویستی پەلاماری لە پێغەمبەر فەرمووی عایشە وەرە پشتی منەوە یەکسەر عایشەی لە پشتەوە لە باوەش گرت و فەرمووی ئەبوو بەکر وازی لێ بێنە نەیهێش لێ بدا ئیمامی ئەبوو بەکر پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو ئەرە وەڵڵا هەموو دەمێ وایە ئەوە حەد زمانی ئاوایە ئەوە حاڵمە نەخێ هیچی نەکت و پەنا خۆیدا و نەیهێش ئیمامی ئەبوو بەکر دەستی لێ بەرز کاتەوە ئیمامی ئەبوو بەکریش بە تووڕەیی چوە دەرەوە چەند ڕۆژێکی پێچ و ئیمامی ئەبوو بەکر جارش کە هاتەوە بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیری کرد لە دوورەوە دەنگی پێکەنین و سوحبەت و قسەی خۆش و بە قوربان و بە ساقەی حەزەتی عایشەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە خێزانە ڕۆژێک وایە ڕۆژێکیان وایە دەفەرمێ لە دەرگایدا و هاتە ژوورەوە و فەرمووی ئەدخیلانی فی سیلمیکما کەما ئەدخەلتموانی فی حەربیکما دا ئەمڕۆ بمخەنە ئەم سوحبەت و خۆشیەوە با منیش بەشداری بکەم و پێم بڵێن ئەم قسە خۆشە لەسەر چییە ها ئەو ڕۆژە چەند دڵتان ئازادم بۆی کە شەڕتان دەکرد بە یەکەوە پیامبر صلی الله علیه و سلم فەرمووی قد فعلنا وا دەکەین وەرە لە خزمەتتان دادەنیشین و قسەی خۆش دەکەین ئەم حەدیثە پێمان دەڵێت چی ئەمە ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەم حەدیثە دەما و دەم هەتا ئێستا بۆ ئێمە جێڕدراوەتەوە بۆ لە کتێبە تۆمار کراوە ئایا دەبێت ئەمەی ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم بدرشێندرێ نەخێر ئەمە دەرسە بۆ ئومەتەکەی پێمان دەڵێ بەڵێ دەکرێت لە ماڵی موسڵمانیشدا لە پیاوی زۆر بەڕێز و بە حرمەتدا جا چی هەیە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڕێزتر بێ کەس هەیە نەخێر نییە دە لە ماڵی ئەوە دەکرێت ژن دەنگی بەرز کاتەوە جاری وایە جەنابەت چوویتە ماڵێک لەوانەیە لە مەدخەلەکەەوە لە دەرگاکەەوە گوێ لێبوو بێت دەنگی ژنی ئەو ماڵە بەسەر مێ دەکاتەوە کوڕە جاکاکەەوە هەر ژیانیان جەهەنەمە یعنی بەلاتەوە زۆر سەری سوور دەمێنێت چۆن لە ماڵی فڵان کەسا دەنگیان گەیشتە کۆڵان نەخێر بە سادەیی وەریگرە ئەمە خێزانە وا ئافرەتە کۆنتڕۆڵی خۆی لەدەستداوە ئەوە تا خێزانی پێغەمبەر ئەوەندە دەنگی بەرز کردوێتەوە لە کۆڵانەوە دەنگی هاتووە خۆ ئیمامی ئەبوو بەکر گوێ بە پەنجەرەکەەوە نەناوە ئەو پیاوە ڕۆشنبیرە گەورەی ئیسلام لەو دوورە سەری بە پەنجەرەکەەوە نابێت دەمی گوێ بە دەرگاکەەوە نابێت وانە دوور بووە لە دوورەوە فيسمع صوت ابنتيه عائشة عاليا على رسول الله دەنگی بەسەر پێغەمبەری خوادا بەرز کردوێتەوە کەواتە دەکرێت ئەمە لە ماڵا ڕووبدا ئەمە ڕۆژێک ئەم شەڕ و هەرایە هەیە ڕۆژێک کەشیان کە چوون لە دوورەوە دەنگی پێکەنین و قسەی خۆش و بە قوربان و بە ساقە بوو ماڵ دەکرێت هەردووکیانی تێدا بێ و بە شێوازێکی نۆرمالیش تەماشا بکرێ دووەمیان ئەم شتوە بچووکانەی ڕۆژانە بۆ خەزورەت باز مەکە ها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیفەرموو ئەمە لەسەر چی وا دەکا و بۆی باز نەکرد شتەکان چین کۆتایی پێهێنا پەنا خۆیدا و فەرمووی دەستی لێ بەرز مەکە و وازی لێ بێنە سێمیان ئەی خەزور تۆش وەکو ئیمامی ئەبوو بەکر شتەکان لە دڵ مەگرە بڵێ ئەو ڕۆژەواتان کردو شەر بێ بەو ماڵەدا نەیەمەوە ئەم جابڵە خوا دەکا ئێوە لە خۆشیدان دەبا منیش بەشداری خۆشیەکەتان بکەم ئەها ئیمامی ئەبوو بەکر چەند ڕۆشن بیر بوو نەیفەرموو ئەی ئەو ڕۆژە بۆ واتان دەکرد ئەو ڕۆژە لاپەڕەکانی ڕۆیشتن باسی شادمانیەکانی ئەمڕۆ بکە لەبەرەوە ئاگات لێبێ دڵی خەزور و خەسووشت مەشکێنە پێنجەم ئەی خەس و خەزور تۆش دڵی زاواکەت مەشکێنە لەسەر کچەکەت بەڵکو ئاشتیان بکەوە ئەوان دواتر هەر ئاش دەبنەوە تۆ خۆت ناشرین مەکە و بە قسە ئازاری دڵی زاواکەت مەدا قسەی پێ بڵێ لەسەر کچەکەت چونکە دواتر ئەوان ژن و مێردن ڕۆژە بێکەوە ئاش دەبنەوە دەچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
ڕۆژە چۆی ماڵی ئیمامی عەلی و فاتیمەی کچی بینی بینیان ناخۆشە دەنجیان تەواو لێکدا بڕیوە و ماڵەکە گرژوو مۆنی و ماتیەکی پێوە دیارە لێی نەپرسین لەسەر چییە بابەتەکە دیارە هەشتێکی ڕۆژانەی ئەوەندە گەورە نییە چی کرد دەستی ئیمامی عەلی گرت دەستی ڕاستی وەرگرت دەستی ڕاستی حەزەتی فاتیمەشی وەرگرت هەر یەکەی لە لایەکیان بوون هێنانیە سەر لای ڕاستی خۆی داینان ئەزانی بۆ لەسەر لای ڕاستی داینان چونکە جگەر لەکوێیە جگەر لە لای ڕاستی دڵی ئینسانە دەستی هێنان و دەستی خستنە سەر یەک و دەستی خۆشی خستە سەریان لە لای ڕاستی خۆی دانا پێی وتن بە کردار ئێوە هەردووکتان جەرگی منن ئەگەر ئێوە دڵ ناڕەحەت بن جەرگم ژان دەکا ئەگەر ئێوە خۆشحاڵ بن دڵ و دەروونم ئاسوودە دەبێ ئەمجا فەرمووی یا ڕەبی خوای گەورە ئاشتیان بخەیتە نێوانەوە ئامۆژگاری کردن کە خوا ئێوەی خۆشویستۆ دوو ئینسانی باش بە نسیبێک بوون لەسەر وردەشتەکانی ژیان هیچ لێ نەپرسین چین دڵی خۆتان ناڕەحەت مەکەن هێشتا دەستی بەر نەدابوو وتیانەی پێغەمبەری خوا هیچمان لە دڵانەماوە دەستەکانی خستە سەر دەستی یەک و ئاشتی کردنەوە و ماڵەکە بە تەبایی کۆتایی پێها شەڕەکە جارێکی تریان چۆ خزمە ماڵی ئیمامی عەلی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەی فاتیمە ئەینە ئیبن عەمیکە ئەم حەدیثەش متفق عەلەیهە ئیمامی بوخاری مسلم دە صەحیحەینا ڕیوایەتیان کردووە فاتیمە کوا ئامۆزاکەت جاوشەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند پڕ حیکمەتن نافەرمێ ئەوە عەلی لەکوێیە ئێستای زاوای خەزووری وا هەیە هەر زۆر جا پێی عیبە کاک فڵان کەس کاکە عیب نییە براکەم قەت بە ناوی خۆی نایمێهێنە لای کچەکە بڵێ ئەوە کاک فڵان کەس لەکوێیە ئەو مامۆستا فڵان کەس لەکوێیە نەیفەرموو عەلی لەکوێیە فاتیمە کوا ئامۆزاکەت ئەها سەرنجی ڕادەکێشێ ئەوە کوڕی مامتە کوا ئامۆزاکەت لەکوێیە وتی كان بيني وبينه شيء فغاضبني والله کێشەیەک لە نێوانماندا ڕوویدا و تووڕەی کردم فەخەرەجە عەلیش بۆ خۆی بە تووڕەیەوە ڕۆشتە دەرەوە ماڵەکەی بەجێهێشت شەڕمان بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی با بچم بزانم داخۆی لەکوێیە لێی گەڕا لێرە بۆوێ هەتا بینی ئیمامی عەلی وا لە مزگەوتە لەسەر ئەو خۆڵە لە حیوانەکە ڕاکشاوە لەشی هەمووی تۆزاوی بووە خەوی لێکەوتووە چوە سەرسەری و دەستی بە نەرمی لێدا فەرمووی قم یا ئەبە التراب قم یا ئەبە التراب هەستە خۆڵاوی ئەوە چێڵەی تۆراوی ماڵت بەجێهێشتووە هەستە خۆڵاوی إمام علي راوي حديث كسهل كوري سعد فما وما كان له اسم أحب إليه منه والله لا إمام علي هجنا لم قصي خوشتر نبو كبياموتا أبو التراب هاي خوالاوي شو كبيغمبري خاصم واي بيوتبو بيغمبري خاصم أمشتي بس هذا يقول هاد اللي زواكي نشكان فما من زاني فاطمة كان خوش تويستي من بو خواد زانة كان خوش دوا علي من خوم دوام دتوكل كسم دايتي أواد لي بشكيني مالي بس رابط جيبي علي نخير بس صعوبتێکی خۆش هەستە خۆڵاوی دەڵی تۆراوی ئەو ماڵ بەجێهێشت هەستە با بڕۆینەوە بردیەوە ماڵەوە باسی هیچ نەکراو کێشەکەش کۆتایی پێهات ئەبێ ڕێز لە زاواکەت بگری چونکە کاتی خۆی بەڕێزم تۆ قبوڵت کردووە ئەم زاوایە چیتە کوڕی ماڵتە کورتە هیچ فەرقی نییە لەگەڵ کچەکەتە قبوڵت کرد بە کوڕی ماڵت بە چی بەڵگەیە کوڕی ماڵتە ئەوە تا دەستنوێژی لە خێزانن ناشکێ کاتێک کابرایەکی ئەو سەری دنیا بێگانە دەبێتە زاوای ماڵەکەت کچەکەتی لێمارە دەکەی لە لەحزەی مارەکردنەکەەوە چۆن کوڕەکانت دەستنوێژیان لە دایکیان ناشکێ خێزانتە ئاوا زاواکە دەستنوێژی لە خێزانن ناشتی هەتایە کاتەویش کورتە چۆن دڵن ناسوکاتی بە کوڕەکەت بکەی دەبێت سوکاتی بە زاواکەشن نەکەی بە تایبەتی لەسەر کێشە خێزانەکانیان چونکە ئەوان دواتر ئاش دەبنەوە تۆ پیا و خراپ دەرەچی و دڵی زاواکەشن لێ دەڕەنجێ بەداخەوە لە وڵاتی ئێمەدا ئێمە نە لەم دینە باش حاڵی بووین نە لە ئادابی کۆمەڵایەتی باش دەزانین لەگەڵ ڕێزم بۆ خۆم بووە هەموو جەنابتان کێشەیە دەکەوێتە نێوان ژن و مێردێکەوە کاکە شتەکەش زۆر گەورە نییە هەمووی تەداخل دەکا ژن برا لەولاوە تفەنگ دەدەستداتێ ژن خوشک لەولاوە دەبۆڵێنێ ئەو جوێن دەدا ئەو عیب و عالەم دەدۆزێتەوە ئەو ڕەدی ئەو دەداتەوە تەواو شتێکی بچووک کێسێک دەکرێت بەگایەک و دوایی کێشەکەت هەل نابێ ئەگەر وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕێز و بە حورمەتەوە بە دوو قسەی خۆش تەداخل بکەی و مەلەفەکان هەڵ نەدەیتەوە لاپەڕە تۆز لەسەر نیشتوەکان نەوروژێنیتەوە جارشکە ئەم دڵەکانیش ناشکێن دڵشکاوەکانیش دێنەوە جێی خۆیان شەشەمیان ئەمجا پاشان لەگەڵ بووکەکەتدا ئەو کەسێکەوە بووکێک دێتە ماڵەکەتەوە تۆ بەڵێنت داوە ئەو بووکەت چیتە کچتە لەو کاتەی کەوا کوڕەکەت ئەم ژنەی مارە کرد ئەم بووکە کچی تۆیە کچتەیان نا کچتە بە حکمەوەی هەتا جارشکە دەستنوێژی لە تۆ ناشکێ بوو بە کچی ماڵەکەت ئەبێ زۆر وریابی دڵی بووکەکە نەشکێنی بە تایبەت لە سەرەتای ژیانی هاوسەریدا
ئەو ئەزمموی کەمە ماڵ و مێردی نەدیوە هەڵەشی لێ ڕوودەدا درەنگ دەخەو هەڵدەستێ کارەکان وەکو پێویست ناکە ماڵەکە پەرشوو بڵاوە جلەکانی کۆ نەکردوێتەوە تۆی خەزور تۆی خەسوو نابێت چاوت ئەوەندە لە سەری بێ ئەمجا بۆ خەڵکی باسکەی کوڕە من کەی بووکم هەیە عەمری نەمێنێ سعات دە لە خەو هەڵدەستێ باری خۆم هەر لەسەر خۆم ئەم قسانە بەڕاستی وەڵڵاهی لە ئیسلامەتی ناوەشێنەوە لە ئینسانی تێگەیشتوو لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا ناوەشێنەوە ئەمە کچتە توخوا بە کچەکەی خۆت وا دەڵێی حەز دەکەی لە ماڵە زاوا کە تا بە کچەکە دوا بڵێن نا هەزار عوزری بۆ لێنیتەوە بەڵام بۆ بووکەکەشت ئەم عوزرانە بێنەوە دڵی مەشکێنە لێی گەڕێت دوایتر بۆ خۆی لەم شتانە حاڵی دەبێ و بە بێ پێکوتن حاڵی دەبێ ئەمانە هەڵەبوون هەمووی چاک دەکا لە بینی دوو بووکت سێ بووکتدا وریا بە دەبێ هاوسەنگێکی زۆر تەرازووی زێڕ چێژ ڕاگری دڵیان نەشکێنی هەر ئەوە تا یەکیان هەستی کرد فەزلی دەی بەسەر ئەوی ترا دڵی دەشکێ بۆیە هەمیشە وتومە باشترین کەسانی سەرکەوتوو ئەوانن کە منداڵیان کەمە چونکە تا کەمتر بێ دەتوانی مسەیتەرتر بی تا زۆرتر بن ئەم دڵانە بەوەی نێت تۆ ئاگال لێ نییە هەمویان چاویان لە تۆیە چاویان لە تۆی خەزور و خەسووە ئایا لەگەڵ ئەم بووکانەدا هاوسەنگی دڕاگرتووە ئایا وەکو یەک ڕەفتاریان لەگەڵ دەکەی وەکو یەک بە یەکسانی تەماشایان دەکەی ئەگەوانە بێ پەنا بەخوا دڵەکان دەشکێن کە دڵەکان شکان کارە ساتیش جاری وایە بە شوێنە پەنا بەخوای گەورە ڕوودەدا شەشەمیان ئەی قوتاب ئەی مامۆستای بەڕێز تۆ گەورەترین بەریەککەوتنت لەگەڵ ڕۆڵەی هەموماندا هەیە لەگەڵ قوتابیەکاندا ئەبێ زۆر ئاگادار بی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی مسلمە هاتووە فەرموویەتی إن الله بعثني معلما ميسرا خوا منی کردووە بە مامۆستایەکی ئاسانکار ئەها لەگەڵ معلمە لەگەڵ مامۆستا بێت چی بێ ئەبێ ئاسانکار بێ بەڵام بەداخەوە لەگەڵ تەواوی حرمەتم بۆ هەمومان قەرزاری مامۆستاین هەمومان قوتابی بەردەستی مامۆستایان بووین مامۆستای بەڕێزی وا هەیە هەر خۆی لەوانەیە سروشتی وا بێ دەرسی قورس یعنی وازان کە دەرسەکانی زۆر قورس بێ و مامۆستای چاکە بەعکسەوە مامۆستای چاک ئەوەیە دەرس و محازەرەکانی زۆر ئاسانن دەرسی قورس کام شێوازەی زۆر قورسە هەڵی دەبژێرە بۆی تەلەبە بەحساب معجب بێ ئەمە چۆنم دەرسی شەرح کرد نەخێ کام شێوازەی ئاسانە بۆ تێگەیشتن ئەوە هەڵبژێرە ئیمتیحانی قورس مامۆستای وا هەیە دەگەڕێ کونج و کەلەبەری ئەم کتێبە داخۆل لەکوێ لە گۆشەی حاشیەکەوە شتێک هەیە تەلەبە زەفەری پێ نەبر بێ ئەوە بەڕاستی سیفاتی مامۆستایەک نییە کە پێغەمبەری خوا سەڵڵم پێشەوای بێ دەبێت پرسیارەکان ئەوەندە قورس نەبن کەواتە لەبەر سەریان لێ دەرنەکەوە مەتەڵ بن دەستی قورس بێ بۆ دەرەجە مامۆستای وا هەیە باوکی لە قەبرە بێتەوە دەرەجەیەکی ناداتێ دەستی قورسە بۆ دەرەجە منداڵم دەرەجەی پێ بەخشە بەڵام حەقی خۆشی بدەیە یەکجار بەو حەدەش دەستت قورس نەبێت هەیە بۆ نیو دەرەجە تەلەبە دەخا بۆ یەک دەرەجە ئامادەیە تەلەبەیەک یەک ساڵ بێڵێتەوە لە کاتێکا دەکرێت شێوازی تری لەگەڵیە بەرینە سەر بابەتێکی زۆر جوانم لەم مەسافەیەدا خوێندەوە دەیکەمە دیاری بۆ مامۆستایانی بەڕێز مامۆستایانی خۆم کەوانە مامۆستای منن پێش تەلەبەکانی خەڵک ئەڵێ لە قوتابخانەیەکە لە قۆناغی سەرەتاییدا مامۆستایەک وەرەقەی ئیمتیحانەکانی تەوزیع دەکرد بەسەر تەلەبەکاندا کەمە ئێستا ئێمەوە لە ئیمتیحانەکانی نیوەی ساڵداین بۆیە ضرورە ئەم بابەتەشم باس کرد کاتێک کە ئیمتیحانەکانی دایەوە بۆ نمونە ئیمتیحانی نیوەی ساڵ بوو نمرەکانی تەوزیعکردنەوە وەرەقەکانی ئیمتیحانی دانەوە تەلەبەیەک 9 لە 20 هێنابوو یعنی یەک نمرە مابوو دەرچێ کە نمرەکەی دایەوە دەستی تەلەبەکە هەموو دەموچاوی سوور هەڵگەڕا دڵی پڕ بوو لە گریان چاوەکانی پڕ بوون لە فرمێسک دوای ئەوەی دەرسەکە خەری بوو تەواو بێت چۆ بە دەمی مامۆستا وتی مامۆستا گیان تو خوا یەک دەرەجەم دەیە بۆ ئەوەی دەرچم وتی کوڕی خۆم خۆ من لێت تووڕە نەبووم ئاساییە ئەم جارە ناجارێکی تر من پێت دەڵم ئەمە حەقی خۆت بووە تەماشای کە جوان جوان ستەمم لێ نەکردووی تۆ باوی نۆت جواب داوەتەوە ڕێک تەماشایکە و پێداچوونەوەی بۆ بکە ڕەخنەتەیە خەمە سەر چاوم مامۆستاکەش زۆر بەئەدەبەوە جوابی دایەوە وتی مامۆستا گیان من لە هەست و سۆزی تۆ تێدەگەم بەڵام بەو خوایە بچمەوە ماڵەوە دایکم دەمکوژێ ئەی چی بە دایکم بڵێم چۆن ئەم وەرەقەی نیشاندەم ئێستا و چاوەڕێ ئەوەیە من بڵێم دەرچووم بڵێم دەرەجەیەکم ماوە بە دەرچوون توخوا مامۆستا خێرت دەگا دەرەجەیەکم دەیە مامۆستا هەستی کرد ئەم مناڵە ڕاست دەکا ئەوەی ئەم تێدەگەڕم بێ دایکەکە لە ماڵەوە واتیە نەگا بۆیە تۆش دایک و باوکیشت مناڵ وا مەترسێنە بڵێ دەرنەچیشە بێ لەم ماڵە دەرتکەم دەرنەچی بتکوژم نا ئامۆژگاری بکە بڵێ دەرچوون چ بەرەکەتێکە کە هاتەوە دەستخۆشی لێ بکە خەڵاتی بکە بەڵام ئەگەر دەریش نەچوو هیمەتی بدەیە نەک بە کوشتن و بە لێدان و بەمانە ئازاری زیاتر بدەیت مامۆستاکە بیرۆکەیەکی بۆ هات
بە قوتابەکەوتی دڵنیا بە من ناتوانم نە دەرەجەیەک بە ناحەق لە کەسێک بشکێنم نە دەرەجەیەکیش بە خۆڕایی بدەم بە کەسێک چونکە هەر تۆنی من مامۆستایەکمە بێدات پەروەر بم لەگەڵ هەموو ڕۆڵەکاندا هەمووتان ڕۆڵەی منن بەڵام مادام ئەوەندە سووری وەرە شتێک دەکەین من یەک دەرەجە دەدەمێ یەک نمرەت دەدەمێ بەڵام بە قەرز وعدم پێ بدا لە دوای نیوەی ساڵەوە کە دەوام دەستی پێکردەوە و ئیمتیحانات کرا تۆ دەبێت 2 نمرەم دەیتەوە ئەگەر جارێشکە 20 شتیانە من 18 دەدەمێت 2 نمرەکە لێ دەشکێنم مناڵەکەی 100 دەموچاوی گەشایەوە سووریەکەی ڕۆی دەموچاوی کرایەوە وتی مامۆستا بەڵێم بێ تۆ یەک دەرەجم ئەم جارە بێم گەمە دە و دەرچم من 2 نمرەت دەدەمەوە لە دوای ئەوەوە ڕێککەوتن دەرەجەکەی بۆ کرد بەدە و مناڵەکە بەخۆشیەوە بە سنگەوە نووساند و بە دڵنیاییەوە بەرەو ماڵ ڕۆیشتەوە ئەم مناڵە ئەمەی لێبوو بە دەرس لە دوای نیوەی ساڵەوە کۆشێکی زۆر عەجیبی کە لەسەر ئاستی قوتابی یەکەمەکانی قوتابخانەکەیدا دەرچوو لێی بوو بە دەرس هەموو قۆناغەکانی خوێندنی بەسەرکەوتووی بڕی تا زانکۆی تەواو کرد هەموو جار دەیجێڕایەوە بۆ ماڵەوەیان بۆ قوتابیەکانی ڕەفیقی دەیگوت مامۆستا ئەو سەرەتاییە بوو کە ئەو دەرەجەی بە قەرزدامێ و 2 دەرەجەم بە قەرزدایەوە مامۆستاکەش فعلەن دەرەجەکەی لێشکاندەوە لە دواترە بۆی عەدالەت لە نێوان قوتابی و خوێندکارەکاندا پەیدا بێ پێیگەیان ئەزان ئەو قوتابێکیە بوو ئەو قوتابیە لی کاشینگە کە یەکێکە ئێستا لە ژیان ماوە یەکێکە لە دەست سەرمایەدارە هەرە بەناوبانگەکەی جیهان لە هەرە دەوڵەمەندەکانی هەموو دنیاە بوو بە خاوەنی گەورەترین کۆمپانی عالەمی و خوێندنی زانکۆ ماستەریشی بەسەرکەوتووی تەواو کرد ئەو مامۆستایە ئەگە بێت و ئەو دەرەجەی نەدایە لەوە ئەچێ ئەم ئینسانە فاشیلترین ئینسان بوویایە داشیە بەڵام بە شێوازێکی زۆر ڕێک و پێک و دڵیشی نەشکان دڵی قوتابیەکەت مەشکێنە مامۆستای بەڕێز تکایە ئاگاتان لێبێ ئێمە لە بارودۆخێک داین ژیان و ئابووری سەختی خەڵکی نەبوونی ئامێرەکانی خۆگەرمکردنەوە کارەبای پێویست دوای کردو قوتابیەکانمان ئەم فکرەی تێکەڵاوبوونەی شەوانە ئەم خەڵکە ئەم دەچێتە ماڵی ئەو دەچێتە ماڵی ئەو کاتان لێ دەکەم ئێستا وەختی ئیمتیحاناتەکە کە تۆزە خۆت ڕاگرە لە ماڵەکەتدا نەبڕۆ بۆ ماڵی خەڵک نە میوانداریش قبول کە با منداڵەکان سەعیەکەیان بکەن هەموو ماڵێکدا دەنیشێ حتا نیوە شەو باسی سیاسەت و حکومەت و پەرلەمان و فڵان و فیسار و عەبادی و مالیکی کەمان چ دەوریکیان هەیە بۆ تۆ لێگەڕێ با منداڵەکان مێشکیان ئارام بێ با بە ئارامی بۆ خۆ تەلەڤیزۆنەکەت کوژێنەوە کۆمەڵە مسلسلات سیر مەکە ئەخبار واز لێ بێنە تۆش کتێبێک جەریدەیەک شتێک بخوێنەوە بۆی جەویەکی هادی لە ماڵەکەیە دروستکەی مناڵەکەت بەمە سەرکەوتوو دەبێ ئەوانی تر هەمویان دەڕۆن و دێن و دەچن دڵی مناڵەکەت مەشکێنە دڵی قوتابیەکەت مەشکێنە ئەی مامۆستای بەڕێز کۆتا خاڵ ئینسان لە کاتێکا کە دەچێتە دەرەوەی ماڵ دەچێتە دەرەوەی کاری خۆی کۆمەڵێک ڕەفتاری نەشیاو دەبینێ کۆمەڵە ڕەفتاری نابەجێ دەبینێ ئایا چی بکەین بێدەنگ بین وەکو مسلمان نابێ بێدەنگ بین نابێت لە ئاستی حەقا لە ئاستی داپۆشینی کەم و کوڕیەکانە من قسە نەکەم و تۆ قسە نەکەی و ئەو قسە نەکە کەواتە بێشەرعیەکان کردارە ناڕەواکان پەرەدەستێنن بەڵام چۆن قسە بکەین گرنگە چۆن قسە بکەین ئەوەیە ڕاستیشی کەینەوە کارە ناڕەواکە دڵی بکەرەکەش نەشکێنین ئێستا وایڵن بەخوا فڵان کەس چاک لە دەمی فڵان کەسیدا ئەمە غەڵەتە ئەمە تعبیری قورئانی مسلمانانە نییە ئەگە منی مەلاژ بوت بێتم هەڵە بووم نابێ ئێمە کردارە خراپەکانی خەڵک ڕاستکەینەوە بە دڵشکاندنیان دەبێ ئاگامان لە دڵیان بێ ئەبێ ئاگامان لێبێ من ڕخم لە کردارە خراپەکەی فڵان کەسە بەڵام نەک لە خودی خۆی من ئەمەوە کردارەکەی ڕاستکەمەوە نەک شەخسیەتی لە ناوبەرم خۆی گەورە بە عەزەمەت و جەلالی خۆی کە عیلمی ئەزەلی و ئەبەدی بەوە هەبووە فیرعەون بە کافری دەمرێ وانە ئەوە هیچ گومان لەسەوەدانێ عیلمی خوای پەروەردگار لە ئەزەلەوە بۆ کە فیرعەون بە کافری دەمرێ کەچی بە موسا و هاڕونی برای دەفەرمێ فقولا له قولا لينا بنرمي قسەی لەگەڵ بکەن توخوا ئاگاتان لە دڵی فرعون بە دڵی مەشکێنن لە کاتی قسەکردنا سبحان الله ئەو خوای عەزەمەتە دڵی مەشکێنن لعله يتذكر أو يخشى دڵی مەڕوشێنن ڕوشکێنی مەکەن قسەی تاڵی بەرەو ڕوو مەکەن بە نەرمی لەگەڵی بدوێن بە ئومێدی ئەوەی کەوا دڵی نەرم بێ و بترسێ لە خوا و باش بێ و بێتەوە سەر ڕێگای ڕاست وەیە ئینسان نەڵێ بەخوا من دەمزانی فڵان کەس قەت چاکە لەگەڵ یا سوودی نییە خۆ خوا دەیزانی فیرعەون چاکە لەگەڵ یا سوودی نییە نە حجە مەدە بەدەستەوە ئیشی تۆ ئەوەیە کردارەکە ڕاستکەیتەوە دڵی بەرامبەریش نەشکێنی بۆیە خوێندکارێکی زانکۆ کچێکی بەڕێز ئەڵە جارێکیان لەم ماوانەی پێشودا لە پاسا بووە لە گۆڤاری بڕیارە نووسیوێتی ئەڵێ لە پاسا بووم لە تەنیشت جامەکەەوە دانیشتە بووم مناڵێکی بچکۆلە کچێکی 6 ساڵان لە باوەشی دایکیا بوو لە تەنیشت بنەوە لە ناو پاسەکەیە قوتوێکی شەربەتی بەدەستەوە بوو کە شەربەتەکەی تەواو کرد دایکی وتی یەخوا نۆشی گیانت بێ حەد دەستی درێژ کرد و جامی پاسەکەی کردەوانێ و بە مناڵەکە وتی لەو پەنجەرەوە فڕێدە
مناڵەکەش فڕێدا دڵتەنگ بووم من قوتابێکی زانکۆم لێرەدا بێ هەڵوێست بم هەرچیمان ڕاست بینەوە لە جامی سارەکەەوە شتێک فڕینە دەرەوە ئایا چی بکەم خۆم هێناوە بەرد خوا بەبێ ئەوەی دڵی ئەم دایکە عاجز کەم چۆن پێی بڵم چۆن بە منداڵ گوت ئەم دەبە شەربەتە لەو پەنجەری پاسەوە فڕێدە دەرەوە بەسە ئەو شەقامە ئەخ بۆیە شەقامەکانمان ئاوا جوانن بۆیە هەو کۆڵانان لە ڕوو نایە تەماشایکەی لەبەر زبڵ و زاڵی خەڵک ئەوەی هەرچەندم کرد بیرۆکەیەکم بۆ هات کاغەزێکم دەرێنا لە جانتاکەم پارچە پارچەم کرد کاغەزێکی ئەیفۆر وردم کرد جامەکەم کردەوە دەستم بردە و دیوە فڕێدەم دوای دەستم گێڕایەوە جامەکەم پێوەدایەوە سەبرم کرد حتا دایک و کچەکە وتم ئەگە من پێش ئەوان دابەزین پێ دەڵم بزانم ئەوان پێش مندا دەبەزن ئافرەتەکە دەنگی بەرز کردەوە کاکی سایاق دابەزین هەیە وەستا و پێش ئەوەی دابەزن بە کچە بچکۆلەکەم وت کچە بچکۆلەکەم دڵەکەم دەتوانی ئەم کاغەزم بۆ فڕێدەی بەڵام لەسەر شەقامەکە فڕێ نەدەی دوای شەقامەکان هەمووی دەبنە زبڵ و زاڵ بۆم کە سەلەیەکی خۆڵەوە مناڵەکە دەستە بچکۆلانەکانی گرتەوە و دایشی مەچەکی گرتم وتی ناڕۆڵە بیدە بە من وتم نابێ ئەگە من ئەگە بە تۆ فڕێدەم خۆم فڕێدەم من ئەمەوێ ئەو مناڵە فێرکەم کە جارێشکە شل لە جامی سارەوە فڕێنەدا بۆی فێری سەلەی خۆڵ بێ ئافرەتەکە سەیری کردم وتی کچەکەم تێگەیشتم هەڵەکە لە منەوە بوو بیدە بە من دڵنیا بە من تێگەیشتم دواتریش گومانی خراپم بەدڵات کە ڕەم بێ لێم تووڕە بێ زەردەخەنێکی بە ڕووکاکردم وتی تەواو ئەم دەرسە با بۆ کچەکەم نەبێ وتم نا دەرسەکە بۆ کچەکەت بێت چونکە ئەوە تاوانی ئەو نییە ئەوە تاوانی ئێمەیە فێری دەکەین بۆیە من ئەمەیە دەمێ ئەم وەرەقەیم ئاوالە کرد بە خۆڕایی دڕاندم بەس بە ئەوەی فێری کەم شت بخاتە سەلەی خۆڵەوە ئەمە هونەرە دایکەکەش حاڵی بوو منداڵەکەش حاڵی بوو دڵی کەسیش نەشکا ئەگە پێی بوت نایە بابە ئێمە بۆی وا دواکەوتوین ئاخر ساحەبی کەسی وەک تۆین ئەویش لەوانەیە قسەیەکی تونتری پێ بووتایەوە کێشەکەش چارەسەر نەدەبوو لە ڕخی ئەو دوو جاری کەشتی فڕێدا بەڵام بەم شێوازە جامەکەی کردەوە وەرەقەکانی بردە دەرەوە خەریب فڕێدا و دواتر جامەکەی داخستەوە یعنی من بیرم کردوێتەوە نابێت لە جامی سارەوە فڕێدەین ئەمەش هونەری خۆی دەوێت بۆی ئێمە هەمیشە هەوڵ بدەین لە ئاستی ڕاستیەکاندا قسە بکەین لە ئاستی ناحەقا بێدەنگ نەبین بەڵام دڵی بەرامبەریش نەشکێنین ئاگامان لێبێت دڵی بەرامبەریش نەشکێنین زۆر کەڵام بەخوا فڵان کەس ڕوشکێنە نەخێر ڕوشکێن چاک نییە کەعبە بڕمێنە بەڵام دڵێک مەشکێنە ئەم بابەتە زۆر گرنگ بوو بەلامەوە هێشتا قسەکردن لەسەری ماوە ئینشاءالله هەڵی دەگرم بە وتاری داهاتوو لە ئەڵقەی سێمە داواکەرم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی یا ڕەبی خوا هیدایەتی هەموو لایەکمان بدەی خوای پەروەردگار ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری ئەو کەسانی دڵبەخەمن یا ڕەبی خوا دڵیان خۆشکەی ئەو کەسانی نەخۆشی دەرونیان هەیە خوا ڕەحمیان پێ بکەی ئەو خێزانانی ئاژاویان هەیە ئیسلاحی حاڵیان بکەی ئەو کەسانی مناڵیان لاسارە ساڵحیان کەی خوای جان ڕۆڵەکانمان ساڵح کەی علم و حلمیان زیاد کەی ئەو کەسانی مناڵیان نییە یا ئەرحەم الراحمین یا وەهاب ئەولادی ساڵحیان پێ باشی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی قوتابیەکانمان سەرکەوتووکەی خوای جان خوێندکارەکانمان لەم ئیمتیحانی نیوەی ساڵەدا خوای سەرکەوتووکەی یارمەتی مامۆستا بەڕێزەکانیش بدەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون